ئێستا لە بەسەرکردنەوەی پرۆژەی دروستکردنی کانی ساردین کەیچێکە لە پرۆژەکانی وەزارەتی ئاواداکردنەوە نیشتەجێکردن خۆشبەختانە تا ئێستا لە 1970 پرۆژەکە تەواو کە بە گوژمەی زیاتر لە 320 میلیۆن دلار 320 میلیۆن دینار جێبەجێ دەکرێت. هیوادارین ئەو ماوەی کە ماوێتی لە کاتی خۆیان تەواو بکرێت و خۆشبەختانە ئەمە هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیە کە پرۆژە استراتیژیەکانی سنووری پارێزگای سلێمانی پاری بۆ تەرخان کرێتەوە کە بە گوژمەی زیاتر لە 35 میلیارد دینار ئەم پرۆژانە جێبەجێ دەکرێت. ئەم پردەش کە لە چوارچەوەی کارەکانی وەزارەتی ئاوادانکردنەوەیە خزمەتێکی باش بە سنووری قەزای شارباژێڕەکات و هیوادارین بتوانین لە پرۆژەکانی تریشمانە خزمەتی زیاتر بە ناوچەی شارباژێڕکەین. پرۆژەیەکمان تەقدیم کردەوە ئێستەیەکی لەو پرۆژانە بێت کە لەگەڵ بەڕێزی وەزیری ئاودانکردنەوەی حکوومەتی هێرێم باسیەکەین لە ڕێگەی پارێزگای سلێمانی و نێراوە بۆ ئەنجومەنی وەزیران و تقریبان بەڵێنێکیان پێداوین کە ئەو پرۆژەیە بۆ فراوانکردنی جادەی ناو سیتەگ و دواتریش ئێستا سیانەیەم ڕێگەیە کراوە. ئەو پرۆژەیە زۆر گرنگە دیارە پرۆژەی زۆر هەیە بەڵام بەهۆی تێکچوونی دۆخی دارایی هەرێم و وەستانی پرۆژەکان ئەو پرۆژانەیە ژوەستاون بەڵام یەکێ لەو پرۆژانەی کە زۆر گرنگەوە هەم وەکوتم خەڵکی شارباژێر و خەڵکی تریش کە لە سلێمانی شوێنەکانی ترەوە ڕۆکاتی شارباژێر سوودی لێبی.